کێشەی ئێمە ئەوەیە کە ئێمە کورد وەک یەک بارستایی مرۆیی دەبینین باشە زۆرجار ئەمە زەرەری زۆری لێداوین تەنانەت لە خوێندنەوەی ئەو جیاوازیە کولتوری و ئاینی و فرەزاریە کە لە کوردیشدا هەیە پێدوا بێ کورد یەک کورتەیە یەک زمان یەک خاک یەک ڕوانگە یەک بیرکردنەوە کوردستان و نیشتەجێبوون و شوێنی کوردەکان ڕێگە بەوە دەدات کە با بڵێن بەرزتاییەکی کراوەیە لە ڕاستیدا ڕێگە بەوە دەدات لە شوێنێکدا شیعەگەری زۆر کاریگەری هەبێ لە شوێنێکی تردا سونەگەری پەڕگی لە کوردستان بەڵێ لە ناوچەکانی ئێستا سیرکەیت مەسەن لە هەولێر بەرەو شور هەتا ئەچێتە مەنتیقەی جزیرە زۆر کاریگەر بۆ کولتوری بێزەنتی و ڕۆ مەسیحی بەرەو هەرێمی چیاچی کاریگەر بۆ بە پاشماوەی زەردەشتی ساسانی و زەردەشتیەوە لە بەرەوشە دەبینی تۆ خۆت هەم شارەزای ئەم بابەتێشی ئێمە خێڵمان هەیە بە تەواوی بوو نەتە شیعە لە قۆناغێکی تردا.